ئامادەکاری هێزە عێراقیەکان بۆ ڕاگەیاندنی قۆناغی کۆتایی شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ تەواو بوو لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزاندا ئۆپەراسیۆنەکە دەستی پێکرد. هێزە عێراقیەکان چوونە ناو گەڕەکەکانی شیفا و زەنجیلی و سەحە و هاوکات حەشدی شعبیش ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی قەزای بەعاجی لە ڕۆژئاوای مووسڵ دەست پێکرد. عەبدولەمیر یاڕەڵڵا فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی نینەوە ڕایگەیاند لە سێ میحوەرە و هێرشەکانیان دەست پێکردووە و هێزەکانی سوپا چوونەتە ناو گەڕەکەی شیفا و نەخۆشخانەی کۆماریەوە. هاوکات هێزەکانی پۆلیسی فیدراڵی چوونەتە ناو گەڕەکی زەنجیلی و هێزەکانی دژە تیرۆریش چوونەتە ناو گەڕەکی سەحاییەک. بەوتەی هێزەکانی پۆلیسی فیدراڵی لە نێوگەڕەکی زەنجیلی ژمارەیەک چەکداری داعشیان کوشتووە کە لە ناویاندا سەرکردەیەک هەیە بە ناوی ئەبوو نەجم ئەزەرق کە بەرپرسی ئامادەکردنی چەکدارە خۆکوژەکان بووە. لە لایەکی ترەوە حەشدی شعبی لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کرد ئۆپەراسیۆنە هاوبەشەکان بە بەشداری یەکەکانی حەشدی شعبی و بە یارمەتی فڕۆکە جەنگیەکانی عێراق ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی قەزای بەعاج و دەوروبەریان بەرەو سنوورەکانی سووریا دەست پێکردووە. لە یەکەم هەنگاودا لیوای 42 حەشدی شعبی پاش چەند ڕۆژێک گەمارەدان چوونە ناو گوندی عەدنانیە لە باکووری بەعاج. لە شەڕ و پێکدادانەکانی ڕۆژاوی مووسڵیشدا فەرماندەیەکی باڵای سوپای پاسدارانی ئێران کوژراوە. ئاژانسی هەواڵی تەسنیم لە ئازاری فەرماندەیەکی سوپای پاسدارانەوە بڵاوی کردەوە. شعبان نەسیری ڕاوێژکاری قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودس لە شەڕ و پێکدادانێکدا لە دژی چەکدانانی داعش لە قەزای بەعاج کوژراوە. ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە نەسیری یەکێک بووە لەو فەرماندانەی بەردی بناغی دروستکردنی ڕێکخراوی بەدریان لە عێراق داناوە کە لە ماوەی شەڕی عێراق ئێراندا لە ساڵانی هەشتاکاندا دژی سوپای عێراق شەڕی کردووە و لە ماوەی ڕابردووشدا لە عێراق و سووریا و لوبنان ڕۆڵی کاریگەری هەبووە. پێشتریش سوپای پاسدارانی ئێران کوژرانی چەندین فەرماندە و سەربازی لە سووریا ڕاگەیاند بەڵام ڕەتی کردوێتەوە کە هێزی شەڕکەری لەسەر خاکی عێراق هەبێت. لەسەر چڕبوونەوەی شەڕی مووسڵدۆخی ئاوارەکان ستیڤن ئۆبراین ڕاوێژکاری ئەمینداری گشتی نەتەوەیەکتووەکان بۆ کاروباری مرۆیی ڕایگەیاند ڕۆژانی داهاتوو زیاتر لە 200,000 کەس ئاوارە دەبن. ئۆبراین نیگەرانی خۆشی نیشانداوە لە دانیشتوانی ئەو ناوچانی بەدەست داعشەوە ماون چونکە داعش خانووەکان بۆم ڕێژ دەکات. بە پێی ئەمەرەکانی نەتەوەیەکتووەکانیش لە سەرەتای دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە زیاتر لە 700,000 کەس ئاوارە بوون و سەدان خێزانی دیکەش هێشتا لە ژێردەستی داعشدا ماون. وەزارەتی ناوخۆی عێراقیش ڕایگەیاند لەسەر پێشێرکاریکردنی مافەکانی مرۆڤ لەلایەن هێزانیەکانەوە لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا لێکۆڵینەوەیان دەست پێکردووە. ڕاشی گەیاندووە لێکۆڵینەوەکان پشتیان بە زانیاریەکانی گۆڤاری دیر شپیگڵی ئەڵمانی بەستووە کە هێزەکانی وەڵامدانەوەی خێرای سەر بە وەزارەتی ناوخۆ بە کوشتن و ئەشکەنجەدان و دەستدرێژیکردنە سەر هاوڵاتیانی مەدەنی لە مووسڵ تۆمەتبار کراون. نزیکەی 3 ساڵە داعش دووەم گەورەترین شاری عێراقی کۆنتڕۆڵ کردووە و زیاتر لە 7 مانگە ئۆپەراسیۆنی هێزە عێراقیەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە دەستی پێکردووە و پێشتریش سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندە سەربازیەکان باسییان لەوە دەکرد کە بەر لە مانگی ڕەمەزان کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شارەکە ڕادەگەیەنن. دەستون شەریف NRT